ئەبن هیرانەوە سڵاوێکی زۆر گەرمتان لێبێتن بۆ ئەمڕۆ میوانی ئەم سنوورە جوان و دڵگیرەین لەگەڵمان بن. مامە فاخیرێ کوی خۆشە جاو خۆشە وەزع خۆشە رێزوو هەستای لە خەوێ والله سبەینا زۆر هەستینەمە لە بە حیوان شتێ ئەزا ئەنوینەوە تا مامە فاخرە ڕۆژە و گەلەکێ خۆشە زەوی خۆشە مامە فاخیر بە ڕۆژی ئەدی خوا قبوڵی کە ئینشاءالله حەزت لە چی ئەوڕۆ بلا من سیم حەز لێبی ئەوتینم لە بازار و یعنی چی داوا بکەم تەبی ئەجاڕ حەز لە چییە؟ وەلا حەزم لە هەموو شتێ بەس چی هێواری خوا بکاتە نسیب ئەو ئەوواکە ئەدیزانێم حەزم لە چی ئەوڕۆ گوتم لە بۆ پشگیری لە بۆ ئەوانەی سەوز شتەکان دەخۆن پاستای دروستکەین دەرێت من وەلا خۆشحالم ما دەزانین پاستا چیە؟ ئەزانم مەس هەتا ئێستا ئەلانە مەمچینە بەنەوعی دروستکەن ئەنگۆ بەنەوعی نازان پاستای دروست چانە دروستەکە پیرێژن قڕاوی ئەوانە دروستەکە نا قڕاو نا پاستا پاستا نزانم بەخوا ئەنگۆ بە چنەوعی دروستەکەن تو ئەزانی پاستا باز ئەمە دوزێنە بڕۆکلی؟ ناوەڵە نزانم بڕۆکلی دەخۆنە نزانم ئەدیت پێت دەخورێ؟ ئەدی کاکەەوە پیاوی گوندینە بڕۆکلی تەواو بەس هیچ گۆشت و مۆش نییە ئەوڕۆ ها تەواو ئەخە دوای گلەی نەکەی تووڕەبی بڵێ وڵا بە ڕۆژیمە بڕۆکلی و پاستان لە بۆ دروست کردیمە ئێزە بالۆم پەسوزاز دروستکە نانە نییە ئەوڕۆ لەگەمە پاستا و بڕۆکلی دە تەواو مام فاخیرقەتینی بابا قەتینی با بچم بڕۆکلیت لۆ بینم ئەجا بزانیت دەقەتێنی یان نەقەتێنی دەست خۆش ڕاشێ وەرە ڕاشێ داگیان چۆنی تەندروستی دەستت نواز دەکەم بە قوربان مادی بووم لەگە مام فاخری گوتم بڕۆکلی لە بۆ دروست دەکەم لەگە پاستایان گۆ بڕۆکلی و پاستای دەخۆن بەرێت خۆش بیتن سعبەتێکی خۆشم لەگە کرد گوتم بەشکم تووڕە دەبێ ئەش بوو تووڕە نەبوو بەس هەر تووڕای دەکەم ئەگەر نە ئەشیای ئەمە دەڵێن دۆڵمان گۆ دەڵێن دۆرمەمان هینە ئەزە دۆرمەچی خۆش بەو دەستانە دەویلۆمان دروستکەن سەر و چاو ساغبی بەس هاتم ئەو گوندە زۆر جوان بوو ئەم هەموو دەمێ لەگە کابانی ماڵ خواردنی دروست دەکەم ئەوڕوو بەس ئەشیاکان لە بۆ دەشۆمەوە هەندە ئاگری یارمەتی دەدەم و ئەوی دیکە هەموو عیدی تۆ خۆ گلەیت ناکەی دوای نەڵێ دێرین یارمەتی نەدام باشە دەیاڵا بە قوربان مام فاخیر ئەوە تاکەی لەوێ تو شتێکم بەبیراتەوە لەو کەرێ بەس تۆ گۆپاڵم دێ دەترسێم توکەمە عەسەبی بەرێت خۆش بیتن مام فاخیر دەڵێن کەری خۆشناتی بەناوبانگەولۆ ئاکیلۆ عەسلینە ئەدی کوی عەسلینە هەنەک کەرچنینە هەنەک مساعینە هەنەک ئەسلینە کەریتنینە هەرچنینە هەنەک نە بە کەلبارتێن نە بە کەلمارێتێن نە بە شێتێن بەس هەنەک ئەسلینە العانە کەرێ هەی 700,000 کەرێ هەی 100,000 مام فاخیر دەمەوێ بچم و دەترسم ناچنیە ئەکیدی ڕاستە بەخوای ناوێرن ئاخە ئەوە چی ناوێ نادی من چ بکەم ئەوە بگرە دەیسە بینەران تووشی چ بوویمە ئەوەش کەرە بەناوبانگەکەی خۆشناوان عەسلەکە وڵا هەر دەیانگۆ کەری خۆشناوان زۆر بەناوبانگە گوتم با لە مام فاخیری بپرسم بزام لۆ دەڵێن کەری خۆشناوان بەناوبانگە ئەوە ناوشتنیە مام فاخیر بەدی ئەوە شینەیە
لە بە پێیان هاتم هەناسەم تەنگ بوو ئەنگۆ کو دەڕۆم بەسەر ئەو شاخ و داخەی والله ئێمە ئەچنە سەر ئەو شاخەیە ئەو شاخە بەرە هەتا ئێوارە نێنەوە ساعت چەند دەچن وڵای سبیانە سعات 7:30 ئەڕوینەمە ڕەمەزانیش ئێستاش ئارێ وڵای لە خوای بەزیاد دیێرێ وەڵا ڕەمەزان تااقەتان خۆشە ئارێ وڵای خاڵبک خۆش ئەدی حەمدلله شکرانەوەی بانگێت دەگەڕێنەوە ماڵیان هەر سعات 5 ساعت و ئەو دەورانە چینەمان ئەدی ئێستا مەسەن لێرە دادەنیشی چ دەکەی کوسە برت دێتن بەچ خەریکی هەر خەریکی حیوانینە ئێ ماچ بکەن مەجبوری نیشەکەن و هەیە مەلەک هەر منداڵ بووی داهاتیەوە یارمەتی مام دەدا وەڵاهی مەلەک ئەم ئەچینە کوێستان وانەش خوا ئەدی ماندی نابی بەرەوە لە بەستەی بچین ئێ چ دەکەن لەوێ مەلەک لێندێ تەبی بیان دۆشین ئەتو دەزانی بدۆشی شەرمە مەلەک دەزانیتن ئەو مەڕانە بدۆشی دێری نازانی بدۆشی شەرم نییە نا لە شەرم وەڵە شەرمە مەلەک هەدرێ من بدەوە ئێ ئەزاوتی دۆشیت باشە تەبی شیرەکەی بپارزنە ئێ ئەو شتەکەی مووی لە نابینە دەرێ باشە ئەزانجی بکۆرینم کێ ماست باش ئەزانج ئەفرۆشی ئەفرۆشی ماستەکەی باشە هەندەکەی پەنیر پەنیریش باشە یا تو دەزانی هەموو شتانە بکەیوە نیە ماشەڵات لێبی ئەوە جیاوازی کچەکی شاری و کچەکی گوندی هەمووی بە تەفاسیل دەزانیتن ئەوە گرتی وەرە مامە گرتی غاردە 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 کچی غاردە ئەها ئەوە ئەو هاجیان کوم کردیەک لە ئەوەی بناسرێنەوە ها ئەزە مەلەک ئەوە زەحمەت نییە کە تێکەڵ بنەوە بناسرێنەوە یان دیارە نا هندێک لە گوێ چەپاکەنی هندێکش لێ ڕاستە یعنی هەمووە چیەک نینە نا ئێ مەلەک بەریدە بەخوای ستا دێتە سەر دەسوڕنی بردێ بردێ خۆش ناکەن ناوڵە مەلەک نازام کەمەک دەترسێم زۆر نە ئەش وەڵڵە مەلەک تەواو مەلەک ئەتوو کچەکی ئازای ئەوە گۆپارێت و تامانت درێژ بیا منیش دەچمە شێخۆ دەکەم ئەتوی شێخوا منی شێخۆ باشە مەلەک زۆر دڵم خۆش بوو خوات لەگەڵ چەند جوانە چەند نازدارە گوتیان دۆرمەی دروست دەکەین لێرە دارمان بۆ ببە ئەوەش ئەنجامی دارهینان لە بۆ دۆرمەی ئەم لە بۆ ئیشەی نابوون ژیانی گوندی زۆر زەحمەتە وەش وەرن بە ئەوەش بێتە سەخەمان ئێستاوەی چ لێ بکەم ئاگریشە من بکەمەوە وەی گۆ وڵا برێ بابێ ئاگری بکاتەوە مانفاخیرە من نازانم ئاگری بکەمەوە بینە چەرخشی لە بۆ منی نالۆی ئاگری بکەمەوە ئەتو دەتەوێت داران بم بکەیەوە نازانم تو من پرۆفیسۆرم ئەڵعانم پرۆفیسۆرێ چ پرۆفیسۆرێ چا من لە شارێ پرۆفیسۆرم لە گوندێ نانا وەرە دانیشە وەرە مانفاخیر بەخوا دەدانیشە فێر بە فێر ئەوانەش بە ئەوانە کو دەکرێنەوە ئەوە ئاگری بەرە دێ نەفتێ پێداکە ئێگە مانفاخیر ئەوە حاڵە زادینارێت و گۆ من لە هەموو شتی ئەوە مەدەرەزێکم تەماشەکە ئەوە دەرەجەیەکە مانفاخیر ئەزاد بەخۆت وە لە خۆ کردە وڵا ئەوە ژیان مانفاخیر داتان بە من برد ئاگری بکەنەوە چاپەستی دانێن و ئەوە چ زۆرە میوانداریەکە مانفاخیر میوان تەبی جێ بستێت جێ خۆ بکەتەوە کو
مانفاخر زەحمەتە زەحمەتش بیتەبی ئەو هەیە خۆش کەسی دیکە هەیە ناوڵانیە خلاص ئەدیا تۆ گەلە زیاتی بکەی ئەخرە منەوە شێ منە مانفاخر لۆ من تو دۆرمەیت دروست ناکەین دەتان لۆ ئەگە ئیشێ منی پێ چاو مانفاخر ئەدی نابی پیاو یارمەتی ژنێ خۆبدا بابا دۆرمەی لەگە دروستکە ژێ خۆم دێ هەنەک شتێ خوا دەمێ بەس هەنەک شتێ منن ئەمنەکە منەک شتێن گۆنە دەبی ژن بکەن خۆ نابینە فەرقی ژن و پیاوی چێ مانفاخر فەرقی نییە نە بەس نەک شتێمە نییە نابی بکەن ئێستا نازەلاتەدا مەسەلەن چینگۆیە هەنەک شتێمە ئەنگۆ نابی بکەن نەک شتێمەیە چینگۆیە ئەو چیا و دەشت و دار و حیوان و بستەکنێ و بین و سیلاح و بچێ دەوامێ و بێ و ئەوی دیکە ژێمار حادی ژنایە چالێنان و شیولێنان و دۆلمە و کفتە و مەشک هەژین و دەزانم مەشک هەژینانە لەگە پیرەژنێ لێرە دو دۆڵمان بپێچیەوە یعنی چێ نانەخۆ حیبنەوە هاوکاریە دەمادەمەڕۆ دوو دۆڵمەم لەگە وەڵا بە چاوە وڵە چاوت گەشت وەڵڵە مانفاخرێت چاوە خوار کابانەکانی ماڵ دۆرمەیان ئامادە کردیە بەبێ من هیچیشیان بۆ من جێنێشتووە تەنها ئەوە نەبێ بیخەمە سەر ئاگرەکە با بڕۆین و لەسەر ئاگرەکە داینێن بەڵێ بینەران ئەمە ئەمڕۆی گوندی حەسەن ئاوا بوو هیوادارم سفرەوخوانی هەموو ماڵێک پڕ بەرەکەت بێتن خوا کوردستانمان بۆ پارێزێتن تا ناوچەیەکی تری کوردستان ئەمانەتی خوای گەورە بن و خواتان لەگەڵ بێت.